سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان دەنگ بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی شەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. ناڕزایەتی کرێکارانی شەرکەتی ئەرغەوان گۆستەری ئیلام، بەرزبوونەوەی ڕێژەی گوشاری ناوەندە ئەمنیەکان بۆ سەر چالاکانی مێدیای شاری بانە، ڕێزگەرتن لە یادی سێ گیان بەختکردووی ژینگەی ئاویەر لەلایەن ژینگە پارێزان و چالاکانی مەدەنی خەڵکی شاری سنە، یانەدەستن و برینداربوونی چوار کرێکار بەهۆی ڕووداوی کار لە کرمان و ورمێ، و کۆبوونەوەی ناڕزایەتی کرێکارانی لەسەر کار دەرکراوی پاڵاوگەی گازی هۆڤەیزا لە خەلیجی فارس. ناڕزایەتی کرێکارانی شەرکەتی ئەرغەوان گۆستەری ئیلام. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە کرێکارانی شەرکەتی ئەرغەوان گۆستەری ئیلام دژ بە وەدینەهاتنی بەڵێنەکانی بەرپرسان ناڕزایەتیان دەربڕی. بەپێ راپۆرتەکان 100 کرێکاری ناڕازیە و شەرکەتە ئاماژە بەوە دەکەن کە بۆ ماوەی چەند مانگە بە بیانووی نەبوونی داهات و گرانبوونی پێداویستەکانی ئەو شەرکەتە لەسەر کارەکانیان دەرکراون و ئێستا لە دۆخێکی زۆر خراپی یابووریدا دەژین. لە بەردەوامی ناڕزایەتیەکاندا کرێکاران خوازیاری گەڕانەوەیان بۆ سەرکار و هەروەها بایەخدانی بەرپرسانی ڕژیم بە داخوازیەکانیان بوون. بەرزبوونەوەی ڕێژەی گوشاری ناوەندە ئەمنیەکان بۆ سەر چالاکانی مێدیای شاری بانە. لە ڕۆژانی ڕابردوودا هاوکات لەگەڵ کەمبوونەوەی ڕێژەی ئاوی خواردنەوە لە شاری بانە، هێز ئەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی گوشارێکی زۆریان هێناوەتە سەر چالاکانی مێدیایی کە هیچ بابەتێک سەبارەت بە کەماوی بڵاو نەکەنەوە. بەپێ راپۆرتەکان هاوکات لەگەڵ کەمبوونەوەی ڕێژەی ئاوی خواردنەوە لە شاری بانە و هەروەها گوشاری خەڵکی ناوچەکە لەسەر بەرپرسانی ناکارامەی ڕژیمی کۆماری ئیسلامی، ناوەندە ئەمنیەکانی ڕژیم بە بانکێشت و هەڕەشەی چالاکانی مەدەنی و مێدیایی ئەو شارە هەوڵی ڕێگری لە بڵاوکردنەوەی کاردانەوەکانی ئەو هەواڵادەن. شانی باسە کۆمەڵێک لە چالاکان بەڵێنیان لێوەرگیراوەکە لە ئەگەری بڵاوکردنەوەی ئەم هەواڵەدا لەلایەن ناوەندە قەزاییەکانی ڕژیمەوە دۆسەیان بۆ ساز دەکرێت. سەپاندنی حکمی 5 ساڵ زیندان بەسەر هاوڵاتیەکی خەڵکی شاری سنە. بەپێ راپۆرتەکان فەردین مۆلودی بەندکراوی سیاسی پێشووی خەڵکی شاری سنە لەلایەن دادگای ئینقلابی ڕژیمەوە حکمی 5 ساڵ زیندانی تەعزیری بەسەردا سەپێنرا. ناوبراو ڕۆژی شەممە هەفتی پوشبەڕی ئەمساڵ و هاوکات لەگەڵ شەڕی 12 ڕۆژەی نێوان ڕژیمی کۆماری ئیسلامی و دەوڵەتی ئیسرائیل لەلایەن هێزەکانی ئێدارەی دەسەڵاتی ڕژیمەوە دەستبەسەر و ڕەوانەی گرتوخانەکانیەوە ناوەندەکرا. ئەو هاوڵاتیە پاش کۆچای هاتنی ڕەوەندی لێپرسینەوە بۆ زیندانی ناوەندی شاری سنە ڕاگوێزرا و لە 5 مانگی ڕابردوودا لە مافی دەستڕاگەیشتنمە پارێزەر و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە. بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی ژینگە پارێزێکی خەڵکی شاری سنە. بەپێ راپۆرتەکان پویا حەبیبی ژینگە پارێزی خەڵکی شاری سنە سەرەڕای تێپەڕبوونی زیاتر لە 26 ڕۆژ لە دەست بەسەرکرانی هێشتا چارەنووسی دیار نییە. ناوبراو ڕێکەوتی 12 خەزەڵوەری ئەمساڵ بە هێرشی هێزەکانی ئێدارەی دەسەڵاتی ڕژیم بۆ سەر شوێنی کارەکەی بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانیەوە ناوەندەکراوە. شاینی باسە سەرەڕای بەدوەداچوونی بنەماڵی ئەو هاوڵاتیە لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە ئەو دەست بەسەرکراوە زانیاریەک لەبەردەستان نییە. ڕێزگرتن لە یادی سێ گیان بەختکردووی ژینگەی ئاویەر لەلایەن ژینگە پارێزان و چالاکانی مەدەنی خەڵکی شاری سنە. ڕۆژی هەینی هەفتی سەرماوەزی 1404 هەتاوی کۆمەڵێک لە ژینگە پارێزان و چالاکانی مەدەنی خەڵکی شاری سنە هاوکات لەگەڵ بنەماڵەکانی یۆسیازیزە بە چاندنی نەمام و خاوێنکردنەوەی سروشتی چیای ئاویەر یاد و ناوی خەبات ئەمینی، چیاکۆ یۆسفی نژاد و حەمید مۆرادی سێ گیان بەختکردووی کوژانەوەی ئاگری ژینگەی ئاویەریان بەرز ڕاگرت. بەپێ و وێنانێ بەدەستمان گەیشتوون ژینگە پارێزانیە و شارە بە دەستپێکردنی هەڵمەتێک بە دروشمی بەمبەستی ڕێزگرتن لە یادی سێ گیان بەختکردووی ژینگەی ئاویەر کە گیانیان فیزای ژینگەی کوردستان کرد نەمام دەچێنین، داوایان لە خەڵکی ئازادیخوازی شاری سنە کرد کە
بەشداری لە هەڵمەتەکەدا بکەن. گیانەدەستان و برینداربوونی چوار کرێکار بەهۆی ڕووداوی کار لە کرمان و ورمێ. لە ڕۆژانی ڕابردوودا چوار کرێکار لە شارەکانی کرمان و ورمێ بەهۆی بایەخنەدانی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی با ئیمنی شوێنی کاری کرێکاران تووشی ڕووداوی کار بوون و دوو کرێکارگیانیان لەدەستا. بەپێی راپۆرتەکان کرێکارێکی بیناسازی خەڵکی شاری ورمێ بە ناوی عەلیڕەزا موساپور تەمەن 40 ساڵ و خەڵکی گوندی کاپیک سەر بە شاری سەلماس بەهۆی کۆچنە خوارەوەی لە بەرزاییەوە گیانی لەدەستاوە. هەروەها سێ کرێکاری دیکە ئێدارەی ئاگرکوژێنەوەی ئاگر لە شاری کرمان لە کاتی کارکردندا بەهۆی نەبوونی ئیمکاناتی پێویست و نەبوونی ئیمنی شوێنی کار تووشی ڕوودا بوون و یەکێک لە کرێکاران پاش گواستنەوەی بۆ نەخۆشخانە بەهۆی سەختی برینەکانی گیانی لەدەستا. راپۆرتێک لەسەر بەکارهێنانی پەهبادی ڕژیمی کۆماری ئیسلامی لە هێرش بۆ سەر کێڵگەی گازی کۆرمۆر لە چەمچەماڵ. بەپێی راپۆرتی لێژنەی بەدواداچوونەوە لەسەر ڕووداوی هێرشی گروپێکی نەناسراو بۆ سەر کێڵگەی گازی کۆرمۆر پەهبادی ڕژیمی کۆماری ئیسلامی لە هێرشەکەدا بەکارهێنراوە. بەپێی ئەو راپۆرتانە لە لێکۆڵینەوەکاندا دیاری کراوەکە هێرشەکە لەلایەن گروپێکی سەر بە ڕژیمی کۆماری ئیسلامیەوە ئەنجام درراوە و پەهبادی جۆری معراج 532 لە هێرشەکەدا بەکارهێنراوە. شانی باسا زانیاریەکی زۆرتر سەبارەت بە ئەو هێرشە لەلایەن بەرپرسانی ئەو لێژنەیەوە بڵاو نەکراوەتەوە و هێشتا کۆمەڵێکی دیکەی بابەتی گرنگ لە ئارادان کە لە ڕۆژانی داهاتوودا بڵاو دەکرێنەوە. دووە هەواڵ کۆبوونەوەی ناڕزایەتی کرێکارانی لە سەرکار دەرکراوی پاڵاوگەی گازی هۆیزە لە خەلیجی فارس. ڕۆژی پێنجشەممە 6 سەرماوەز کۆمەڵێک لە کرێکارانی لە سەرکار دەرکراوی پاڵاوگەی گازی هۆیزە لە خەلیجی فارس دژ بە وەدینەهاتنی بەڵێنەکانی بەرپرسان لە بەردەم وەستانداری پارێزگای خوزستان کۆبوونەوە. ناڕازیان لە کۆبوونەوەکەدا ماژەبەوە دەکەن کە ئوستانداری بەڵێنی گەڕانەوەی کرێکارانی بۆ ئەو شرکەتە داوە، بەڵام لەلایەن بەرپرسانی ئەو شرکەتەوە ئیزنی گەڕانەوەی کرێکاران بۆ سەرکارەکانیان پێیان نادرێت. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا ناڕازیان جەخت لەسەر ئەوە دەکەنەوە کە بەهۆی لە سەرکار دەرکردنیان لە دۆخێکی زۆر خراپ یابووریدا دەژین و تەنانەت توانایی دابینکردنی سەرەتاییترین پێداویستەکانی بنەماڵەکانیان نییە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوودە بن.